توانابن بزانن کە ئەرین چۆن واندنەکە و چۆنیش بتوانێت ببێ بە ئەکتەرێکی باش. با بڕۆین وەرە. با بڕۆین. سڵاو کاک ئەحمەد چۆنی؟ سڵاو لەبێ بەخێر بێ. زۆر سپاس مەمنون لەشتان ساغ بێ. زۆر سپاس. مەمنون ئەمە ئەرینی هاوڕێمەکە ئەمڕۆ بێ بە ئەکتەر. ئەنجا پێمان خۆشە سەرەتا خۆشە بناسێنی. ئێمە گروپەکەمان وەکو ناوەندی هونەری زەنێ ماوەی زیاتر لە 2 ساڵە سەرقاڵی تۆمارکردنی کاری دۆکیۆ درامین بۆ کەناڵی کورسات ڕۆژانی پێنجشەمە کاژمێرنەوە ئیشەکانمان داوەزێ لە مانگێکا 2 کارمان داوەزێ. ئەمڕۆ سەرقاڵی تۆمارکردنی یەکێ لە دیمەنەکانمانین ئیشێکی دۆکیۆ درامیە بۆ مامۆستا خالید سەرکار. مەشهەدەکە کە تۆماری یەکەین ئەمڕۆ بریتە لە کۆنسرتی خەسخانەیە کە ئەم کۆنسرتەش ڕووداوێکی زۆر گرنگە بۆ شاری سلێمانی کە لە دوای ئەم کۆنسرتەوە تیپی مۆسیقای سلێمانیش دامەزراوە. ئەمڕۆ مەشهەدەکەمان ئەوەیە مامۆستا خالی سەرکار و مامۆستا ئەنوەر قەرەداخی و مامۆستا فرانسیس داود و هاوڕەکانی کۆنسرتێکیان کردووە بۆ نەخۆشەکانی یەکێ لە خەسخانەکە. ئێمە ئەمڕۆ ئەو مەشهەدە تۆمارەکەینەوە. ئێستا خەریکی ئامادەکاری خۆمانین بۆ تۆمارکردنی مەشهەدەکەمان. زۆر باشە لەشتان ساغ بێ دڵخۆشم کە ئەتان بینم بەو گوڕوتینە بەهێزەوە کارەکەن. جا ئێمەش پێشتر کە قسم لەگەڵ بەڕێزیش تا کرد پێم وتی کە ئەرین پێمان خۆشە بیکەین بە ئەکتەر و تۆش هاوکارمان بووی لە بەدیهێنانی خەونەکەیە. جا ئەرین ئەمڕۆ ڕۆڵی چی ئەیەنێ و بەپێی چیش کارکتەرەکان هەڵەبژێرن؟ بەڵێ ڕاستی کە ئێمە کارکتەرەکان پێشتر ئیش بۆ هەر کەسێ بکەین کە سەرەتا پێش تۆمارکردنی کارەکانمان ئەچین ڕیسێرچ و بەدەداچوون نەکەین. کارکتەرەکان بەپێی ئەو حیوار و قسانەی کە ئیش بۆ کەسەکەکەین بەپێی تەمەنەکانیان بەپێی لێکچوونیان بەپێی تەسەڕوفات و هەڵس و کەوت و جلوبەرگ و ئەوانیان ئێمە کارکتەرەکانمان هەڵبژێرین. ئەمڕۆم ئێمە یکەین بەیەکێ لە نەخۆشەکان ئێستا مکیاجی بۆکەین لەفافوشتی بۆ بەکارێنین و بریل و ئەوە وەکو یەکێ لە خەسخانەکەیە نەخۆشە و هاتووە بە سێرکردنی کۆنسرتەکە. باش کاتە ئێوە لەگەڵ کارەکانیشتانە وەکو ئەبینم کە کەسێکەیە میکاپەکە واتە مکیاجی سینەمایی پێڵێن وایە زۆر باشە کاتە ئەرینیش پێویستەکە ئەوانە بکات. جا ئەرین لە ماڵی خۆیان کاتێک گفتوگۆمان کرد سەرەتا زۆر بە باشی ڕۆڵیە بینی ینی پێم وت تۆزە خۆ بێتاقەتکە وا خۆی بێتاقەتکردن دڵم پڕ بوو لە ماڵیان. جا پێم بڵێ چۆن بتوانێت ئەرین ئەم توانایی ئێستەی پەری پێبا بۆی لە داهاتوە ببێ بە ئەکتەرێکی باش و بەناوبانگ. ئێمە هەر کارەکانمان پێش ئەوەی بکەوینە تەسویرکردن و ڕیکۆردکردنەوە سەرتا پرۆڤە لەگەڵ ئەکتەرەکان ئاکەین بۆی بزانین ئەگونجێ یاخود ناگونجێ و بە پێی دەموچاوی و مایکە بەکارهێنین ئێمە بۆ ئیشەکانمان بۆی زیاتر ئێمە بڕۆینەوە سەر ئەو واقعەتی کە کەسەکە باسی کردووە. ئەم ڕۆژ ئێمە لەگەڵ ئەمان سەرتا پرۆڤەیەکەکەین و دواتر دەچینە ڕیکۆردەوە تر بزانین کاتە سەرەتا ڕاهێنانی پێەکەن. زۆر باشە خۆشی وتی لە ماڵەوە لە بەردەم ئاوێنە ڕاهێنانەکەم ئەمە تا چەندێک ڕاستە و گرنگە. ڕاهێنانەکان ئێمە جیاوازە چونکە ڕاستە خۆ لەگەڵ کامێرایە ئەو کاتە تۆ لە بەردەم ئاوێنە هیچ کامێرایەکی لێ نییە کەسی لێ نییە. ئێمە ستافێکی زۆر گەورە لە پشتی کارەکەوەیە تۆزێ لەوانێ سترێس و ئەوە دروست بێ بەڵام زۆر ئاساییە و شتێکی زۆر خۆشیشە کاتێکە نواندنەکەیت و ئەچیتە بەردەم کامێرە. ڕاستە جا لێرە کۆمەڵێک کەسە بینم کە هەمووتانە و گلوپێک ئیشەکەن لەشتان ساغ بێ هەرێکی و وازام ڕۆڵێکی شەبینێت. بەڵێ گروپەکەمان پێگاتووە لە 6 کەس کاکشوان دیۆپی کاک هێمن ئینارە کاک ئەحسان یاریدەدەری ڕووناکی کاک ئەحمەد دەنگ کاک بیشوان بەڕێوەبەری بەرهەم و لە پشتی ئێمەشەوە ستافێکی زۆر گەورە بەردەوام خەریکن کاک هەڵمات کاک عەبدوڵغەفار کاک لاس کاکشوان هەمویان بەردەوام ئەوان لە مۆنتاژ و بەدواداچوون و ڕیسێرچی کارەکانمان. هەر هەمووتان لەشتان ساغ بێ قسەتان کردیان منیش بووم بە ئەکتەر منیش خۆم تۆزێ ئامادا کرد. ئەرین خۆت هیچ پرسیارێکت هەیە کە بتوێت لە کاک ئەحمەدیکەی؟ زۆر سپاس کە ئەو دەرفەتی بە منە بتوانم خەونەکەی خۆم بەدی بێنم بە هاوکاری ئێوە ئەکرد بتوانم ببم بە ئەکتەرێک ئیشەڵا ئەبی بە ئەکتەرێکی زۆر باشم خەونەکەت بەدیێت و خۆشت دواتر ئەتوانی کە خۆت ببینی تۆ ڕۆژی پێنجشەممەی بدوایە؟ ڕۆژی پێنجشەمان کاژمێرنەوە ئیشەکەمان داوەزێت دواتریش لە وێبسایتی کوردبین هەر بڵاوە بێتەوە هەمیش لە یوتیوبە ئەتوانێت بەردەوام سێری ئیشەکە ئەتوانی بەردەوام سێری خۆتکەی ئەگەر پێشی خۆش بێ ئەتوانێت کە بەردەوام کار لەگەڵێەوە ئەگەر ئەمڕۆ نواندنەکەیتان بەدڵ ئەمان لە ڕێەوە هەر کەسێک پێی خۆش بێ نواندن بکات جیال و دەرفەتێکی ئەوە ئەی ڕەخسێن بۆ کەسەکانی کە هەر کەسێک پێی خۆش بێ ئەتوانێت پەیوەندی بکات و
لەگەڵمانەکە. زۆر باشە پێم خۆشە ئەرین بەڵێ ئێستا تۆ ڕۆڵەکەی خۆتی بەدڵە بەڵێ باشە اینجا سەرتا پێویستەکە ئامادەیکەین و دواتریش سەرتا خۆی بگۆڕێ میکەپ بۆکەن و دواتریش ڕاهێنانی پێەکەن و منیژاوات جوان دانیشم سێرتەکەم دامەتوانین بیبی باکتەرێکی باشە؟